يعني لا شقلاوة تاوكو گەیشتی بێرە هاتونی ساعات و 2 ساعت بۆی هاتنی ژمارەیەکی زۆری گەشتیار بۆ سنووری ئیداری سربەخۆی سۆران و بە تایبەتیش بۆ بێخاڵ لە نیوەڕۆ جەنجاڵی و قەرەباڵغیەکی زۆری هاتوچۆ لە ڕێگاکانی ئیدارەی سۆران دروست بووە بە تایبەت لە دەواازەی شاری خەلیفان لە قەرەباڵغی هاتوچۆ دروست بوو ئەوەی ئێستاشێ ئەمە ڕێگای بێخاڵە لێرە نزیکەی کاتژمێرێکە بێت هاتوچۆی ئۆتۆمبیل هەر بە تەواوەتی پەکی کەوتووە ئەنی ڕێگاکە بە جۆرە قەرەباڵغا 3 ساید و 4 ساید ئۆتۆمبیل گەشتیاران لە خەلیفانەوە بەرە و سەیرانگەی بێخاڵدێن و ڕێگای گەڕانەوە لە بێخاڵ بۆ خەلیفان بە تەواوەتی داخراوە لێرە ژمارەیەکی زۆری ئۆتۆمبیل هەن کە نیو کاژمێر بۆ کاژمێرێکە بێ لێرە وەستاون ڕێگانیە بڕۆن و ئەوەی کە هەیە ماکە لە خەلیفانەوە هاتوین تاوەکو ئێستا هیچ کارمەندێکی هاتوچۆمان نەبینیوە کە لە ڕێگای بێخاڵ بێت ڕێنمایی شۆفێران بکە من ئەمەوێ شۆفێران بدوێنم قوربان سڵاو لێبێ لە کوێوە دێ بۆ کوێتی والله لە بێخار بن ئەو مەسافەی 2 کیلۆمەترە 45 دقیقە ئەو لۆندەی دو ئێرە ئەنی لەو 2 کیلۆمەترە 45 دقیقە لە بێخاڵ کە هاتی کارمەندی هیچی لێنێ هیچی لێنێ ئەگە ناو قەرەباڵغی ڕوودەدا هەمووش عارەبە ڕووی تێکردێ برم بەس عارەب ئەبینین بڵێن 2 سای 3 سای شۆفێرانە ڕۆنەمە هۆکار نییە بۆ دروستبوونی قەرەباڵغی زیادی بەدیکو ئەگە کارمەند تەبی ئەوها دروست نابی ئەنی نەبوونی کارمەندی هات طبعا طبعا بۆ شوێ گەڕێنەوە بۆ شوێ بۆ هەولێر بەڵێ ئەگەر تاوەکو ئەگەنەوە هەولێر ڕێگاکە ئاوا بێ پێم وایە تاوەکو وەڵای هەتە دەی شەوش ناگەینەوە بی حیاتی چاوت ماز دەکەم عەزیزم بەڵێ وەکو هەیە ئەوەی کە لە دیمەنەکانیشدا دیارە قەرەباڵغیەکی زۆر هەیە ژمارەیەکی زۆری گەشتیار ڕوو لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆرانیان ڕویان لە ئیدارەی سربەخۆی سۆران کردووە بە تایبەتیش سەیرانگەی بێخەڵ کە ژمارەیەکی زۆری گەشتیار بە لێشا و گەشتیار ڕوو لە سەیرانگاکە ئەکەن و بەرەو سەیرانگای بێخاڵەوە دێن بەڵام ئەوەی کە هەیە بەهۆی دروستبوونی جەنجاڵی هاتوچۆ لەم ڕێگایەدا بە تەواوەتی پەکی کەوتووە هەروەکو ئەو شۆفێرەی پێش ئێستا قسەمان لەگەڵ کرد باسی لەوە کرد کە لە مەودای 3 بۆ 4 کیلۆمەتر نزیکەی چڵفلەکی پێویست بووە تاوەکو گەیشتووە بە ئێرە شۆفێران نەبوونی کارمەندی هاتوچۆ لەم ڕێگایە بە هۆکارەزانن بۆ دروستبوونی ئەم جەنجاڵیە بۆ داواکەن کارمەندانی هاتوچۆ لێرە دابدرێن بۆ ئەوەی ڕێگری بکرێت لەوەی کە جەنجاڵی بەم شێوەیە لەم ڕێگایەدا دروست بێت من نەمەوێت چەند شۆفێرێکی تر بدوێنم کە بزانین لە شوێوە هاتوون و ماوەی چەند دەبێت کە لێرە پەچیان کەوتووە گەشتارێکی زۆر بڵێم لە هەولێرەوە بەرەو ئیدارەی سۆران دێن قوربان سڵاوتان لێبێ باشی براجان چەندە بێت لە ڕێگای لە شوێوە هاتووی خدامش زۆخەتی لە زاخۆ هاتووی چەندە بێت لە کەوتوتە ناو قەرەباڵغ خدا بەس ساعت و نیو تەیە لەو ساعتنیەوە مەودای چەندت بڕیوە چەند کیلۆمەترت بڕیەوە بۆ ساعتنی خدامش شەقلاوە هاتن ئەنی لە شەقلاوە تاوەکو گەیشتی بێرە ساعتنیە ساعت و 2 ساعت 2 ساعت ئەرێوەڵە لێرە بین قەرەباڵغیەکی زۆر هەیە پێت وایە هۆکاری چیام قەرەباڵغیە وڵە قەلەباڵغ زۆرە لەبێ پۆلیسی هاتوچۆ هەندێک هاریکار بێت